دیارە بە درێژایی شەژمانگی ڕابردوو بەهای دۆلار بەرامبەر دیناری عێراقی بەو جۆرە دانەبەزیوە کە ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەگشتی و شاری سێمایی بە تایبەتی ئەو بەهای کە ئێستا هەیە کە دەیخەمە ڕوو. دیارە لە بەیانەوە ئێمە چاودێری بازار دەکەین لە ئێستادا ئەم ساتە وەختی کە من قسەی تێدا دەکەم بەهای 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی بە 140,500 و بۆ 600 لەو بینە یاری دەکات. ئەمە لە کاتێکدایە کە بانکی ناوەندی ئەمڕۆ بڕی 171 ملیۆن دۆلاری خسۆتە بازارەوە. یعنی لە ماوەی ڕابردووە زۆر جار بازەوە دەکرا کە بانکی ناوەندی ڕۆژانە ئەگەر بڕەپارەی زیاتر بخاتە بازارەوە نرخی دۆلار دادەبەسێ و ئەگەر کەمتر بخاتە بازارەوە نرخی دۆلار بەرزە بێتەوە. بەڵام دەبینین هاوکێشەکە بەو جۆرە نییە کە لە ماوەی ڕابردووە قسەی لێدەکرانی. بە نمونە لە چەند ڕۆژی پێش جەژنە ینی ڕۆژێک بانکی ناوەندی بڕی زیاتر لە 300 ملیۆن دۆلاری خسە بازارەوە. بەڵام دۆلار بەو جۆرەی ئەمڕۆ دانەبەزی بوو کە ئێستا لەگەڵ میوانەکەم داباسی دەکەم. بەڕێز کاک ئیسماعیل محەممەد خۆیان شارەزای بواری ئابوورین و هاوکات خۆشیان دوکانیان هەیە لە بازاری دۆلارەکەی شاری سێمانی. کاک ئیسماعیل سپاس بۆ جەناب بفەرموویتە ئێرە لەسەر و پێشەکە کورتەی کە ئاماژەم بۆیە. ینی دەتوانین بڵین دابەزینی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی پەیوەندی هەیە بە بانکی مرکزیەوە یاخود هۆکار و فاکتەری دیکە چی؟ بەڵێ ئەتوانین بڵین ئایا چاوەڕوان کراو بوو داوەزینی بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی؟ لە ڕاستیا بڵێ چاوەڕوان کراو بوو. هۆکارەکەیشی بانکی ناوەندیە. لە ڕاستیا بانکی ناوەندی ئەم سەردانەی دوایی کە کردی بۆ ئەمریکا مژدەیەکی خۆشی تیا بوو. لەناو مژدەکانە ئەوە بوو پێشتر تاجرەکان و شەریکات ئەو حواڵانی کە ئەیان کرد بۆ دەرەوەی وڵات لە 180 حواڵەکان ڕائەگیران لەلایەن بانکی وەسیط وەلایەن بانکی فیدرالی ئەمریکیەوە. دوجار کە ئەم وەفدەی حکومەتی عێراقی و بانکی ناوەندی کە چوونە ئەمریکا ئەو گرفتەیان چاک کرد. ئەتوانین بڵین ئێستا لە 180 حواڵەکان ئۆکەیە بێ و لە پاڵ ئەوەیشا مژدەیەکی تریاندا بانکی ناوەندی ئەتوانن حواڵە بۆ هەم ئەو تاجرانەی کە بەهایەکی کەم تیجارەتەکەن بۆ وانش حواڵەکان جێبەجێ بکەن. ئەمە مژدەیەکی خۆشە ئەتوانین بڵێن ئەمە یەکێکە لە هۆکارەکان. هەرچەنە من ئاماژەم بۆ کرد بەڵام ئێستا بڕی 100 دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی چەنە بە دیاریکراوی دقیق ئەمسا ئێستا ئەم قسەی لەگەڵ بەڕێز دەکەم 140,500 دینارە ئەتوانین بڵین لە بەغداد لە خوار 40,000ەوەیە. وای ئێستا ئیتر زوومەکان هەمووی لەگەڵ بانکی ناوەندیایە. بانکی ناوەندی من پێشتیش لەگەڵ بەڕێزدا قسەم کرد بانکی ناوەندی بۆ پشت ئەستورە بەوەی کە بەهای دۆلاری ئەمریکی لەگەڵ سعری بانکی ناوەندی یەکسان نەکاتەوە. ئەگەر یەکسانیشی نەکاتەوە نزیک یەکاتەوە لەبەر دوو هۆکار. ئەگەر تۆ بیت پاڵ بیت ئەمە بۆ بینەر و بیسەرەکانت بۆی واسەحتر بێت پاڵ بی بە دیوارێکەوە دیوارێکی پۆڵاین بێت محکەمترە ناکەویت باشتریت. ئەگەر پاڵبی بە دیوارێکی تەپەتۆرەوە زۆر بە ئاسانیەکەی بە پشتا. حکومەتی عێراقی بانکی ناوەندی ئەتوان بڵم پاڵیانداوە بە دیوارێکی پۆڵاینەوە. کیشە لەگەڵ بانکی فیدرالی زۆر وەزعی باشە. بەهای دینار بە دۆلار بە 130 دینار احترافی پێکراوە لە سعری بانکی نێودەوڵەتیە. ئەتوانین ئەمانە بکەین بە قیاس لە ڕووی دەرەکی و عێراق ئێستا کرانەوەیکی باشیەیە ئەم بەڕووی ئەوروپیەکان و بەڕووی ئەمریکیەکانە. ئەو سیستەمە ئەلکترۆنی کە ئەمریکیەکان و بانکی فیدرالی داوایان لە عێراق کرد ئەتوانم بڵم عێراق ئێستا لە 190 جێبەجێیەکە. ئەوانیش لە مقابلە بەڵێنیاندا کە بەهای دینارەکان لە سعری خۆی ڕاگرن نێڵن بشکێ. بۆیە بانکی ناوەندی هەم سەرۆک وەزیرانەکەی هەم سەرۆکی بانکی ناوەندی هەم ڕاوێژکارەکانی هەم مستەشارەکانیان هەمویان باس لەواکەن لە چەند ڕۆژی داهاتووە سعری 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی دێنینە ئەو سعرەی کە بانکی ناوەندی دیاری کردووە. ئیسماعیل لە ماوەی ڕابردوو من و تۆ زۆر جار گفتوگۆمان هەبووە. هەمیشە جەنابەت باست لەوە دەکرد کە نرخی دۆلار دادەبەزێ و پێشبینەکانی شاروا دەرچوو. لە ئێستا دەمەوێت بزانم پێشبینی دەکەن نرخی دۆلار جارێکی کە بەرامبەر بە دیناری عێراقی زیاتر دابەزێت بە تایبەت کاتێک
کە پرۆژە یاسا چووە پەرلەمان و لەوێ دەنگی لەسەردرا پێتان وایە ینی نرخی دۆلار بەو جۆرەی کە ئێستا هەیە لەمە زیاتریش دابەزێت پێم وایە زیاتر دابەزێت بۆ سەر چەند بە پێشبینی بە پێشبینی من ئێستا ئەتوانین بڵین جاران چاومان لەوە بوو لە پرۆژە یاسا سابت بێ ئێستا احتیمالەیە لەوە چێ مانجێکی تریش بخایەنێ بۆ پرۆژە یاسا و قسەی لەسەر بکرێ بەڵام زوومەکان لەسەر ئەوەن پێم وایە ناگاتە ئەو کاتەش بەهای دۆلاری ئەمریکی دابەزێ چونکی سەریع دابەزینەکەی ئێستا هەرەوە لە خانەی 60 هات بۆ خانەی 50 لە 60 لە 50 بۆ 40 لە خانەی چلیش بەرەو سی دێ پێم وایە لە خانەی سیا زۆر خۆی ناگرێت سەریع دابەزێ بۆ سیارەی کە بانقی ناوەندی ئەوێت پێتان وایە لە خوار 135,000 و مامەڵی پێوە بکرێ لە بازار ئێمە لە پێشی ترا قسەمان کردووە بۆ زۆر لە کەناڵەکان بۆ بەڕێزیشتان ئەگەر 20 ساڵی ڕابردوو بێنینەوە بە قیاسی بکەیت لە 20 ساڵی ڕابردوو ئەگەر لە بازاری لە بانکی ناوەندی بە 136,000 بە 116,500 بوو بێ لە بازارە 119,000 20,000 21,000 22,000 بووە ئەگەر پێشی 5-6 مانگ لەمەوە پێشیش قیاسکەینەوە بێنینەوە لە بانک بە 146,500 دینار بوو بێت $100 لە بازارە بە 148,000 بوو بێ ئەگەر بەو سیستەمە وا بێت لە داهاتوویشە ئەمە ڕوو بدات ئەتوانین بڵێن لە 131,000 و بە 135,000 ئالەو بەینا سیاری دۆلاری ئەمریکی سابتی بەخۆیەوە بینێ و یاریەکات کاک ئیسماعیل یانی دەمەوێت بە شێوەیەکی گشتی عێراق لە بینی ئەم تورکی دەبینین چی لێ هاتووە دراوی لوبنانی و سووری دەبینین چی لێ هاتووە بۆچی عێراق ئەم بەهایی لە دەست نادا ینی پێتان وایە چەند ئاماژەیەکت بۆ کرد بە پێوەی کە نەوتی خاوی هەیە ئاڵتونی هەیە غازی هەیە فاکتەر و هۆکاری دیکە چین گەورەترین فاکتەر و هۆکار ئەوە بوو لە هەوڵی ئەم حەدەسا من قسەیەکم کرد بۆ کەناڵەکانتان وتم حکوومەتی عێراق و بانکی ناوەندی 1 سەعات زووتر لەگەڵ بانکی فیدرالی ئەمریکا کۆبێتەوە قانجازی دیناری عێراقیە بالفعل ئەو دانیشتنەی تورکیای نەکردایە و ئەو دانیشتنەی جێبەجێ نەکردایە لە تورکیا ئەتوانم بڵێم لە خلالی 2 ڕۆژ دوای ئەوە ئەگەر بواتە ئەو دانیشتنەی نەکردایە بە $100 ئەمریکی تا 200,000 دیناری عێراقیە چوو بەڵام حکوومەتی عێراقی زۆر عاقلانە کراوەیە هەم لەگەڵ ئەمریکیەکان هەم لەگەڵ بانکی فیدرالی ئەمریکا ئەو تەڵەبیاتانەی کە ئەوانەیانە ئەم جێبەجێیەکات ئیتر ئەمە ئەمانێکە بۆ حکوومەتی عێراقی لە حقیقەتە ئەم وڵاتانی کە باسی یەکەن ئەو هاوکاریانە لەگەڵ بانکی فیدرالی ئەمریکی و لەگەڵ ئەمریکیەکانە لەبەرەوە ئەمریکیەکان و عێراقیەکان لە یەکتێگەنیشتنێکی باشیانەیە و حکوومەتی عێراقی و کاربەدەستانی عێراقی ئەزانن شعبی عێراقی و دەوڵەتی عێراقی بەرگەر ئەم هەموو نەهامەتیە ناگرێ لە 20 ساڵی ڕابردوو 30 ساڵی ڕابردووە کە بەسەری هاتووە کاتی ئەوە هاتووە بەم سەرۆت و سامانە زۆرەوە بەم سەرۆت و سامانەی کە ئەمانە خۆشک و زەرانی بۆ شعبی عێراقی بێنینەوە کاربەدەستان و حکوومەتی عێراقیش ئەوە ئەزانن هەر سانسۆرێکی دەرەکی لەسەر عێراق بێت بەڕاستی هەرچەنە میزانێت بەقوت بێت تۆ لێراتی ئاچیت بۆیە فەرقەکە ئەمەیە عێراقیەکان لەگەڵ ئەمریکیەکان و لەگەڵ بانکی فیدرالی و لەگەڵ ئەوروپیەکان و لەگەڵ سندوقی نەقلینێ و دەوڵەتیش هەماهنگگیەکی باشیانەیە لە یەکتێگەنیشتنێکی باشیانەیە بەڕاستی ئەمەیە خۆشک و زەرانیە ناوە بۆ شعبی عێراقی و بۆ دیناری عێراقیش ومێ دەکەم دیناری عێراقی لە زووترین کات و لە چەند ڕۆژی داهاتوو ئینشاءالله بێتەوە سیارەی کە بانکی ناوەندی ئەوێت ماندوم کردی عزیزم مای بەڵێ بەڕێزان کۆی گشتی گفتوگۆکەم بوو لەگەڵ بەڕێز ئیسماعیل محەممەد شارەزای بواری ئابووری و هەم دوکانی ئاڵوگۆڕی دراویشی لە بازاری دۆلارەکەی شاری سێمانی هەیە سپاس بۆ ئێوەش کە بینەرمان